دیمەنی مەشق و ڕاهێنانی ئەکادمیای سەربازی ساندهێرست لە بەریتانیا. ئەو ئەکادمیای ماوەی 2 سەدەیە بۆتە سەنتەری پێگەیاندنی سەرۆک و سەرکردەکانی جیهان. ئەکادمیای ساندهێرست یەک لە باوەڕپێکراوترین ئەکادمیا باڵەکانی جیهانە کە دەرچوانی جیالەوەی چەندین خولی سەربازی دەبینن، چەندین وانەی کەممێنە لە بوارەکانی سیاست، ئاسایشی وڵات و بڕێوەبردن وەردەگرن. ئەکادمیای شاهانەی بەریتانی ناسراو بە ساندهێرست لە پرۆگرامەکانیدا جەخت لەسەر 3 خاڵی سەرەکی دەکاتەوە، ئەوانیش ئەفسەری، فەرماندەیی و سەرکردایەتی. ڕاهێنانە چڕەکانی ئەکادمیاکە وا دەکات فێرخواز بە شێوەیەک پێ بگات کە بە تەواوی ئامادە بێت بۆ ئەرکی داهاتووی لە بەڕێوەبردننی وڵات. هەر لەبەر ئەم هۆیەش دوای تەواوبوونی پرۆگرامەکان و دەرچوونی فێرخوازان، دەرچوانی ئەکادمیاکە لە وڵاتەکانیان پۆستی باڵا وەردەگرن. لەو ئەکادمیایە پاشا و چەندین سەرۆک و سەرکردە خوێندویانە، لەوانە شا چارلزی سێیەم پاشای ئێستای شانشینی یەکگرتووی بەریتانیا، شازادە ویلیام و شازادە هاری، وینستۆن چەرچیڵی سەرۆک وەزیرانی پێشووی بەریتانیا، محەممەد بن زایدی سەرۆکی ئیمارات، محەممەد بن ڕاشد ئەلمەکتومی حاکمی دووبەی، تەمیم بن حەمەدی ئەمیری قەتەر، شا عەبدوڵڵای پاشای ئۆردن، حوسێن بن عەبدوڵڵای جێنشینی پاشای ئۆردن و چەندان سەرۆک و سەرکردەی دیکە لە تەواوی جیهان دەرچووی ئەم ئەکادمیایە. ئەم خولەی دەرچوانی ئەکادمیای ساندهێرست بۆ تەواوی کوردستان زۆر گرنگ و جیاواز بوو، چونکە گەنجێکی بوێر و نیشتیمان پەروەر بەشداری تێدا کرد و بە سەرکەوتووی خوێندنی لە ئەکادمیاکە تەواو کرد. ئەو گەنجە ئارین مەسرور بارزانیە کە توانوێتی بە پلەی نایاب خوێندن لەو ئەکادمیایە تەواو بکات و کاریگەریەکی گەورە دروست بکات لەسەر تەواوی ئەفسەران و هاوڕێکانی لەو ئەکادمیایە. ئیلهامی خۆشەویستی ئارین مەسرور بارزانی بۆ کوردستان بەهۆی سەرۆک بارزانی باپیرە گەورەیەوەیە. لە هەمان کاتدا ئەو پەروەردە دروستەی مەسرور بارزانی باوکی کە پێی گوتووە هەمیشە دەبێت خزمەتی خەڵک و کوردستان لە پێش ئامانج و بەرژەوەندیەکانتەوە بێت.